ئەم سەفەرەکە خەڵکی دڵخۆشیەکی هەبوو بەوەی کەوا سیستەمەکە گۆڕاوە، سیستەمی دەنگدان گۆڕاوە، هەر لەو شوێنە دەنگەکان جیا ئەکرێنەوە. بەڵام بەداخۆ ئەمەی کەیسە ئەو سێرڤەرانە بۆ شێوازە هاک بکرێ و ئەو مۆرانە جێگۆڕکی پێ بکرێ لە شوێنێکی بۆ شوێنێکی تر هەر لە ناو سێرڤەرەکانە ئەو معلوماتانە کەیسە بڵاو بوونەتۆ ئەوە جێگەی داخێکی سەختە بەڕاستی. ئەوەیش یعنی شێوازێ لە ڕای گشتی ساختە دروستەکە لە هەرێمی کوردستانە کە هێزێ بە گەورە پیشانەدا هێزێکی تر ئەوێ بچووکی کاتەوە بە هەموو شێوازێ. ئەوەیش کە ئەوەیەکەوە ئێمەی دڵگران کردووە، ئێمەی ناڕەحەت کردووە، وامان لێکا بە تەواوەتی بکشین و حل لە پرۆسەی سیاست لە هەرێمی کوردستانە ئەو سیاسەتە و ئەو پەرلەمانە و ئەو دەنگدانە با پیرۆزی خۆیان بێت چۆن ساختەی تیاکەن، چۆنەی بن بەڕێوە بیبن بەڕێوە. بەڕاستی بزوتنەوەی ئیسلامی لەوانەیە لەمەولا ئیتر تەحملی ئەو وەزعە نەکا ئابە و شێوازەکە هەیە. ساختەکاری بە شێوازێکراوە ئیسا ئەو دەستگانە خۆیسە لە بەردەستی ئێمانین ئەو سێرڤەرانە تا بزانین چۆنە و چۆن نییە، هەمووی خۆیان لە لای خۆیان هەڵیان گرتووە بردوانە. بەڵام بەپێی ئەو داتانەی کە ئێمە پرسیومانە یان لە کەسی کارشناس لە کەسی ئایتی ناس وتومانە ئەکرێ لە ناو ئەو سێرڤەرانە جێگۆڕچێ بکرێ بەم مۆرە لە شوێنێکۆ بۆ شوێنێکتر بتێتی بەڵێ.